بینەرانی ئازیزی کورسات و پرۆگرامی سێوی سەوە سلااوان لە بیوارەتان باش بێت بۆ هیوایم کە تەندروستی مولایەکتان زۆر باش بێت و ڕۆژێکی ئارام و خۆشتان بەڕێ کرد بێت وەم ئێوارەش بینەری پرۆگرامی سێوی سەوز بن پێکەوە کۆمەڵەیەک زانیاری تەندروستی وەروە کۆمەڵێک خواردنی تەندروستیش پێشکەش باوی ئازوو خۆشەویستەکەین ئەم ئێوارەیە شەفعەلی لەمانە پێکەوچینە لای بزانین خواردن بۆم ئێوارەیە چیمان بۆ ئامادەکە شەفعەلی سلااو لە بێم کاتت باش بێ زۆر بەخێر بێ تۆ چۆنی تەندروستی و چۆنە لەخوا بەزیاویەوە باشم ئێمە زۆر باشین هێخواتۆش زۆر باش بێ ناسراوی بە ئامادەکردنی خواردنی کیتۆ بۆ کەسانی کە نایەنێت کێشیان زیاد بکات بەڵام ئەمڕۆ خواردنی تەندروستمان بۆ کەیان خواردنی کیتۆمان بۆ ئەمڕۆ خواردنێکی کیتۆ ناکەین خواردنێکی تەندروست دەکەین کە بگونجێ بۆ کەسانی کە شێرپەنجەیانە چکە تەورەکەشمان لەسەر ئەوەیە ئیشەڵا شتێکی جوانەکەین باشە خۆزانیاری تێوەنیە طبعاً سێرچی باشە کردەوە پرسیار بکەم زۆر باشە اینجا پێمان بڵێ چیمان بۆ ئامادەکردنی خواردنەکانمان وردە پێ بڵێ وی پێکەوە کۆمەڵێک زانیاریش ئەوەی کە من و تۆ سێرچمان بۆ کردو پێکەوە بە بینەرانی بڵین دواتر بێگومان شتێکی پسپۆریش خواردنەکانی ئەمڕۆمان ستێکی گۆشت ئامادەکەین باشە خۆی سەرەتاویستم ستێکی مریشک ئامادەکەم بەس زۆر لەوانی کە شێرپەنجەیانە ئەڵێ نەها گۆشت باش نییە من حەزم کرد نام گۆڕانکاری تیا بکەین گۆشت بەکاربێنین و شێوازێکی دروست و تەندروست بۆ کەسانی شێرپەنجیانە بتوان گۆشت بخۆن باشە لە شێوازی کڕین و ئامادەکردنی و ینی کڕینی گۆشتەکە بڵین ئەزانین کە هەموو شێوازەکان تقریبا وەکو یەکن بەڵام لە شێوازی ئامادەکردنەکەیە ئەبێت گۆڕانکاری بۆ بکرێت گۆڕانکاری بۆ کەسانی کە نەخۆشن بەڵێ لە کاتی ئامادەکردنەکەیە زیاتر فۆکسەخینەوە سەری چکە شێوازی ئامادەکردنی گۆشت بۆ ئەو کەسانی کە شێرپەنجەیانە پێویستە پلەی گەرمێکی دیاریکراوە بێت چکە ئەگەر گۆشتێک خێرا بکوڵێت ئەوە مادەیەک تیا دروست ئەبێ کە پێی ئەوترێ کارسینۆجین ئەم کارسینۆجینە کە دروست ئەبێت لە گۆشتا دروست ئەبێت لەو کاتێک کە گۆشتەکە پلەی گەرمیەکەی ها زۆر ئەبێ ئەکوڵێت دروست ئەبێ بۆ ئەوەی ئەم مادەی کارسیجۆنیە دروست نەبێت پێویستە گۆشتەکە لە پلەیەکی گەرمی نزما بکوڵێ ینی پێویستە پلەی گەرمەکەی ناقص 240 پلە بێ تەواو کەواتە زۆر باشە شێوازی ئامادەکردنەکە پێویستەکە کە بە شێوازێکی تەندروست بێ زۆر جێ خۆشحاڵیشەکە زۆر جار پرسیاریەوە کەم بەشێک لە شێفەکان کۆمەڵێک زانیاری باشیان هەیە دیارە و کەسانی کێنە لایەوش بێگومانەوە لەوانەیە پرسیار بکەن یاخود زۆر باشە جا پێمان بڵێ خواردنی تر چیمان بەستێکەکە چۆن دروستەکەی ستێکەکە هەر ئاسایی بە گرێڵ ئامادەیەکەین هەر باگرێڵ باشە بڵین پێش ئەوە دا و دەرمان و ئەو بابەتانەیە من هەوڵێم کەمترین دا و دەرمان بەکاربێنم تەنها ئاڵەتی ڕەش و خەی ئاسایی بەکارهێنین ئێمە و زەڵاتەیەکیش دروست ئەەکەین ناوی زەڵاتی گوێزە چکە ئەمڕۆ هەوڵم ماوە زۆرترین ئەو بابەتانە بەکاربێنم کە بۆ شێرپەنجە گونجاون لەوانش ئەنتی ئۆکسیدانتەکان کە چەرە سادێکێکە لەوانە دومیان چوریە سوود بەخشەکان و دانەوێڵە ئەمانە سوودێکی زۆریان هەیە شیریش بەکارهێنین چکە بە تەمام شیرینێکی محەلەویش دروستکەین ئەویش بە هەمان شێو بە چەرەساتە بە چەرەسات زۆر باشە زەڵاتەکەمان زەڵاتەکە پێکاتەکانی تەماتە و خیار بە ڕێژێکی زیاتر بەکارهێنین بۆ ئەو کەسانش کە شێرپەنجیانە خیار تەندروستترە چونکە ڕیشاڵیە و لە هەمان کاتە ڤیتامینێکی زۆریشی تایە لەوانە ڤیتامین کەیتایە کە سوودێکی زۆری هەیە بۆ ئەو حاڵەتێک کە کەسێک تووشی خوێنبەربوون ئەبێ توانێت خوێنەکە زووتر بمەیە باشە تەماتە و پیاز و گێزەر بەکارەهێنین پرتەقاڵە بینم پرتەقاڵ ئەوە بۆ ستێکەکە بەکاری ئەهێنم ئەمە شتێکە تەنها وەکو تامە ئەوە ڕۆزماری فرێش بەکارهێنین وشک بەکارنایانین لەگەڵ ستێکە عادەتەن سەوزەکە تا تەرتر بێ خۆشترە زۆر باشە کاتی سوورکردنەوە بەکارێنیان بۆ خۆشکردن و ئەوەیە لەگەڵ ستێکەکە بەکارهێنم پرتەقاڵەکەش بۆ کاتی ستێکەکەیە لەگەڵ ئامادەکردنەکە بەکارهێنم ئەمە تام و چێژێکی تایبەتی پێ کەسانی ئاساییش ئیشەڵا لە هەموو لایەک نەخۆشی بە دوور بێ ئەتوانن بەم شێوازانە بەم شێوازە بیکەن و شێوازێکی زۆر ئاسانە و من سۆسێکی زۆر خۆشیش لەگەڵ ستێکەکە ئامادەکەم کە قارچکم بۆ بەکارهێناوە لەگەڵ کرێم تەبخا بەکاریهێنین شتێکی زۆر تەندروستە شعریە شەبینم شعریە ئەوە لە بابەتی دانەوێڵەکان هەڵم ژاردۆ بۆ محەلەبێکە باشە زۆر چاکەت تۆ توانیت وردە دەست پێ بکەیت بەنجەڵ و تاوەکانە خۆمان ڕاستە ئەنجا پێمان خۆشە وردە لەگەڵ بڵێن گفتوگۆکانمانە بۆی بۆ بینەرانیشمان پێیان بڵین کە چۆن وردە ئامادەیەکەی تاوی کەرەستەکانی خۆت بێنە یەکەم جار ستێکەکە ئامادەکەی وەنیە نەوەڵا ستێکەکە خەمە ستێپی دواتر باشە سەرەتا حەزەکەم بە زەڵاتەکە دەست پێکەی
زۆر چاک ئاماژەت پێ کرد کە خەیار بە ڕێژێکی زۆرتر بەکارێنیت لە سەماتەکە گوێزەرەکەش هەر بۆ ناو وزەڵاتەکەیە یاخود گێزەر لەگەڵ ستێکەکە بەکاری ئەهێنێت لەگەڵ ستێکیا بەکارێنی زۆر جارێ لەگەڵ ستێکا کۆمەڵێک خواردنی تر لە خواردنگەکانە ئێمە ئەبینین گەنمە شامیە بینین هەندێک بابەتی ترە بینین هەستەکەم ئەمڕۆ ستێکەکەی تۆ شێف عەلی جیاوازە طبعا جیاوازە من ئێستا خەیار کە بەکارێنم لەوانەیە سەبینەران بڵێن بۆچی توێکڵەکەی لێ نەکردەوە بە پێچوان و زۆرترین ڕیشاڵی خەیار لە توێکڵەکە و لە ناوکەکە ئاەتی ئێمەش ئەمانەوە سوودی لێ وەرگرین بۆیە من توێکڵەکەی لێ ناکەمەوە کەواتە شتنەوەیەکی باش شتنەوەیەکی باش بەخوێ من بەخوێ سەوز و میوەکان ئەشۆمەوانێ ئەوە لەوانەیە سوودی زیاتر بێت ڕاستە بەکتریاکەی ئەکوژێت زۆرینەی شێف میوەکانیش زۆر جار باسیەکەن هەر توێکڵەوە بەڵێ وەنیە سوودەکەی زیاترە زۆر جار باس لەواکن تەنانەت لیمۆش لیمۆ بەڵێ لەوانە لیمۆی سەوز بە دەرەجەی یە کە سوودێکی زۆر لە توێکڵەکەیە هەیە توانین تۆر بە توێکڵەکەەوە بەکاری بێنی زیاتر ئەمە توانین لە بابەتی بەیانیانە توێکڵەکەی بەکاربێنی لەگەڵ شتی ترە تۆ بیخۆیت بۆ نمونە لەوانە کەرەوز لیمۆی سەوز و کەرەوز بە توێکڵەوە کەمێک خوێ هیمالایشی بۆ بەکاربێنە مە لە بەیانیانەوەکو گیراوەیەکی لێ سوودێکی زۆر زۆری هەیە هەموو ئەو کەسانش یانوێ کێش دابەزێنن بە هەمان شێوە سوودێکی زۆری هەیە ڕازاندنەوە چۆنە لەلای تۆ شێفە چە نازانم خواردن بەلای منەوە چەندێک گیانی تۆ بە گرنگی بۆ بکە خواردنەکەت خۆش بێ ئەوە نەش ڕازانەوە زۆر زۆر مهمە چکە تۆ پێشە ئەبێت چاوی هەڵغەڵەتێنی دواتر بڕۆی بۆ مەعیدێ وایە خۆی یەکێک لە بابەتە گرنگەکانی ڕازاندنەوەی چکە زۆر جاران لەوانەیە خواردنەکە گەر خۆشیش نەبێ ڕازانە و شێوازی پێشکەشکردن هەم تاموچێژێکی تایبەتە لا دروستەکە شێف مەرجە لە کاتی نان خواردنە هەموو ژەمێک بە تایبەتیش ژەمە ڕئیسیەکان با بڵێن زەڵاتە هەبێ گرنگە بەلای تۆ زەڵاتەوەکو من بە ڕئیسیە زانم زەڵاتە و سوپ زۆر زۆر زارورە تۆ پێش نان خواردن سوپێ بکەیت بیخۆیت بە 10 دقە دواتر ئەنجاکە تۆ خواردن بخۆیت خواردنەکە یعنی مەفروزە تۆ سەوزە لە هەموو ژەمەکانە هەبێت بە تایبەتیش زەڵاتە ئیتر تۆ سەوزەیە بە شێوازی زەڵاتە ئەی خۆی یانەر بە سەوزەی ئاسایی ئەی خۆی ئەویان کەوتۆتەوە سەرتەوە خواردنی زەرورە زۆر جاری شەیەڵین کە هەندێک جارێ ئەمە هەندێک پێکاتە بەکارێنین بەڵام هەندێک جاری تر هەیە لە ناو سەلاجەکانمانە کۆمەڵێک پێکاتی کەم هەیە زۆر لە شێفەکان ئاماژە بەوەکەن کە توانن ئەمانە تێکەڵ کرێت و مەرج نییە بۆ نمونە ئەوەی کە ئێمە دایمەنی بینین شێف دەمەنێت تەماتە و خەیارەکە بێەوە نیە سەلیقەیەکە تۆ سەلیقەت بۆت هەبوو ئەتوانی بۆ نەوت تەنها بە تەماتە و خەیارێک ئێستا زەڵاتەکەی ئەمڕۆی من زۆر زۆر زەڵاتێکی ئاساییە باشە بەڵام تەنها چەند کەرەسێکی بەسیتە ئەتوانی تەها بە بەم کۆمەڵە کەرەستە بەسیتە تۆ شتێکی جیاواز دروست شتێکی خۆش دروستکانی شەر نییە تۆ ئیلا بێ ئەو خواردنی کە دروستیەکەی کولفەیەکی زۆریان ڕێژەیەکی زۆر لە شتی پێویست بێت من بە پێویستی نازانم کەوتۆتەوە سەر سەلیقەی تۆ زۆر باشە اینجا وتت شیرینیش دروستەکەمۆنیە شیرینەکە بەڵێ محەلەبی ئامادەکەی بە شیر و چیتر شێف محەلەبەکە من شەکری تێ ناکەی شێوەیەک شەکر بەکارناهێنی شەکری نابینم حەزم لێ نەبوو ینی هیچ بابەتێکی سویتنەر بەکار ناهێنین ئەمڕۆ باشە بەبێ شەکر بەبێ شەکر چونکە چەرەساتەکانمان هەیە خۆی لە خۆیان تامێکی تایبەتی هەیە چەرەساتەکان باشەکرێ پێکاتەکانمان پێ بڵێ پێکاتەکانی ئێمە شاریە بەکارهێنین و بابەتی چەرەساتەکان باەم و گازە و گوێزم بەکارێنە بەڵام گوێزەکە بە ڕێژەیەکی کەمتر چکە من گوێز لە زەڵاتەکە شا بەکارهێنم گوێز بە حکمی پرۆتینێکی زۆری تایە ئۆمێگاسیرێکی باشی تایە و ڕیشاڵی شا بۆ کەسانی شێرپەنجیان هەیە تایبەتی شێرپەنجی گەدە ئەمە سوودێکی زۆر زۆری هەیە خەیاریش بۆ ئەو کەسانی شێرپەنجەی کۆلۆنیان هەیە یاخود قەبزیان هەیە زۆر زۆر سوودی هەیە زۆر باشە ئینجامێ پرسیاری ئەو کەمەی بچی خستیەکەیتەوە بە نیشاستەیان بچی نیشاسی بۆ بەکارهێنم نیشاسی گەنمەشامی بۆ شێف ئەو قاپیان چی تایە با پرسیار بکەم کامیان قاپی دووەم لە لای منەوە ئەمەیان ڕوبەهەناری کوردی خۆمان بەکارهێنین بۆ زەڵاتەکە من بەکاری ئەهێنم تاموچێژێکی خۆشی ئااتێ لێرەوە لای من لە بڕی قاپەکە ڕەشەڕەنگی وەمزانی ڕاستڵی چیتیانی خۆی ئێستا هین هەناری فرێشم بەکار بهێنایە خۆشتر بوو بەڵام زۆر کەس طبعاً وەرزی هەنارە زۆر کەس ناتوانێت هەنارە بخوات ینی لەبەرەوەی بۆ هەنێک نەخۆشی شێرپەنجە هەیە هەنارەکە دروست نییە بۆ من ڕوو بە هەنارەکەم بە شیاوترزانی بۆ زۆر باشە بێمان دواتر پزیشکی بەڕێزیش لێرە بێت کۆمەڵێک پرسیاری ئاراستاکەین لەسەر خواردن بزین ئەو زانیاریانی کە ئێمە ڕۆژانە سەرچیان بکەینەوەی کە من و تۆژەمڕۆ ببینەرانمان و تا چەند ڕاستە زۆر باشە ئەزانێمە مێ پێتان بڵم کە
ئەم بێگومان لۆگۆی بمنەوەیە پێیوتن کە پرۆگرامەکەم ڕۆ لەسەر چێ و شێف علیش ئاماژەی پێکرد کەمڕۆ پرۆگرامی سێوی سەوز باس لە نەخۆشی شێرپەنجاکەین دیارە مانگیدا بە تەواوی مانگێکە تایبەتە بە هۆشیارکردنەوەی شێرپەنجە و لە تەواوی جیهانە کۆمەڵێک هۆشیاری زۆر لەلایەن تەواوی ڕێکخراوەکانی جیهان و لەلایەن پزیشکەکانەوە پێشکەش بە خەڵکەکرێت ئەمڕۆژ ئێمە هەوڵ ئەین کە کۆمەڵێک زانیاری بەوێ ئەز و خۆشەویست بگەێنین ئەچینە لای زۆر بەڕێز دکتۆر سارا جەمیل کە بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی شێرپەنجەم داوان لێکم فەرمونە لای من دکتۆر گیان زۆر بەخێر بێ سڵاو لێ بێگیانەکەم فەرموو سەرچاوەکانم خێر بێ فەرموو بەخێر بێ دکتۆر گیان بخێر بێ زۆر سپاس مەمنون لەگەڵ شێف عەلیا کۆمەڵێک زانیاریمان لەسەر خواردنا بە بینەران سێرچی خۆمان کردبوو ئەنجا هەوڵ ئەین تا ئێستا لەگەڵ بەڕێزی شتا کۆمەڵێک گفتوگۆی زۆر بکەین بگومان وەکوەڵێن زۆر شتەیە حکمەتی تایە ئەویش کە لە مانگیدەیە مانگێکە تایبەتە بە هۆشیارکردنەوەی شێرپەنجە ئەنجامەوێ بزانم کە ئایا مانگێک بەسە بۆ ئەوەی کە ئێمە هۆشیاری بین بە خەڵک بۆ ئەوەی کە ئاگاداری خۆیان بن لانی کەم بە دوور بن لەم نەخۆشیە کوشندەیە لانی کەم ئەگەر تووشیش بوون هۆشیار بن بزانن چۆن مامەڵاکەن خودەمە پێویستە بە بەردەوامی ئەم هۆشیاریانە بڵاوکەینەوە خۆی طبعا هەدەف لەوەی کە مانێک لە ساڵەکە دانراوە بۆ ئەوەیە کە تەرکیزێکی زیاتر بخرێتە سەر تەوعیەکردن بڵاوکردنەوەی زانیاری لەسەر شێرپەنجە هۆشیاری چییە چینیە ئەو ترسی کە لە ناو خەڵکایە کە ئەمە نەخۆشیێکی کوشندەیە بالفعل وایە وانە چارەسەرەکانی چییە چۆن خۆمان پارێزی یعنی بۆی لەممانە زۆرترین قسە بکرێت و ئەو مەسجەی کە ئەمانەوێ بگات ئەگی ناخۆی مەفروزە بە درێژایی ساڵەکە بام بزناوانێ مومل بێ ئەگەر تۆ بە درێژایی ساڵ هەموو ڕۆژێک باسی شێرپەنجە و شێربێ عین تۆزێک کەس خەڵکی تووشی نەوەیەک لە ترسێک و بەڵام بەس کە تۆ مانەکە زیاترک و هێمایەکە و ئەمە هەموو جۆرە شێرپەنجێک ڕەنێکی هەیە زیاتر بۆ ڕاکێشانی تەرکیزی خەڵکە بۆی معلوماتێکی زیاتر لەسەر مۆزوعەکە هەبێ لەلایەن زۆر باشە اینجا بە ئەمڕۆ بێگومان پرسیارمان زۆرە و ئەشمانەوەی کۆمەڵێک زانیاری زۆر باش بین بە تایبەتیش بە خانمان وەکو تۆ باست لە ڕەنگەکە کرد بەڵام ئێستا هاوکارانمان لە سۆشال میدیا راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر ئەم بابەتە بێکۆ بینەریە بین و دادگفتوەکانمان بەردەوام پێین فەرموو. مانگی دە یاخود ئۆکتۆبەری پەمەیی ئەم مانگە بە مانگی وشارکردنەوەی شێرپەنجەی مەمەکدانرێت لە جیهاندا ئێمە وەکو وتە سلێمانی ڕۆتانە هەستاوین بەکردنی کەمپینێک بە چەند شێوازێکی جیاواز یەکەم هێما کە دامان ناوە هێمای ئەم مانگەیە لە ناو شوێنی پێشوازیەکەمان یەکی کە لەو چالاکیانەی کە کردومانە هەر کەسێک کە لێرە کار دەکات قردێلەیەکی پەمەیی پێوەیە وەکو یارمەتیەک وەکو هاوکاریکردنێک بۆ ئەم مانگە کارکرێت بەشێکی دیکەی کەمپینەکەمان بریتە لەوەی کە هەموو شیرینی ناو ئوتێلەکەمان کردووە بە ڕەنگی پەمەی و لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە گوڵی پەمەیدا ئەندرێت لە ناو شوێنی پێشوازیەکەیە تا وەکو زیاتر هۆشیاری و ئاگادارکردنەوە بین بە هەموو ئەو کەسانی کە سەردانمان لەوە سەرچاوی گرتووە ئێمە وەکو ڕۆتانە ساڵانە ئەبێت چەند چالاکیە بکەین کە هەستین بەبەخشین بۆ کۆمەڵگاکەمان واتە ئەوەی کە لێرە دەستمانەکەوێت چ زانیاری بێت چ لایەنی مادی بێت بەشێکی ئەمە بینەوە بە کۆمەڵگاکەمان ئێمە پێشتر وەکو کەمپینی ئۆتیزم یاخودخانەی بە ساڵاتچوان ئەمانی کە ئیشان لەگەڵاکەین ساڵانە ئەو بۆیە لەم مانگەیە وەکو ڕۆتانە بیرۆکەکە لەوە هاتووە کە هەستین بە بڵاوکردنەوەی زۆرترین وشیاری لەسەر شێرپەنجەی مەمە ئامانجمان لەم کارە ئەوەیە هەر کەسێک کە سەردانی ئوتێلەکەمانەکات میوان بێت بۆ یەکێک لە ڕێستۆرانتەکانمان بێت یاخود لە ژوورەکانمان بمێنێتەوە لە کۆتاییدا بڕەپارەیەک ئەبەخشن ئەم بڕەپارەیە ئەتوانین وەکو یارمەتیەک بۆ توشبوانی ئەم نەخۆشیە بەکاری بێنین و لەگەڵ ئەمەشدا لە ڕێگای سۆشیال میدیاوە و لە ڕێگای ئەو شاشانەی کە لەناو ئوتێلەکەیە هەمانە بەردەوامی ئەوە بڵاوەکەینەوە کە هەموو کەسێک پێویستە پشکنینی پێشوەخت بکە
سەبارەت بە میوانەکانمان ئەوانەی کێنە ئێرە زۆر دڵخۆشن بەم کاریکە کراوە. زۆرینەی ئەو خانمانی کێنە ئێرە بێجگەل لەوەی کە بڕێکی مادی یارمەتی پێشکەشەکەم بۆ کەمپینەکە، لەگەڵ ئەوەشە زۆر پاڵپشتی کەمپینەکە ئەکەن. هەندێکیان لە ڕێی سۆشیال میدیاوە، لە ڕێی هاشتاگەوە، یاخود وێنە یەکێک لە شیرینیەکانمانەگرن بڵاوی ئەەکەنەوە تا خەڵکێکی زۆرتر بیبینێت و زۆرترین کەس پشکنینی پێشوەختە ئەنجام بدات. و ئامانجی سەرەکیمان لەم کارە ئەوەیە زۆرترین ڕێژەی خانمان هەستن بە پشکنینی پێشوەختە. دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە دکتۆرە ئەم هەوڵانە چۆنن کە لە شوێنە گشتیەکانە هەبن بۆ ئەوەی کە هۆشیارێکی بەڵێن تەندروستی بەخشن بە ئێمە جا لە ڕێگەی تەواوی ئەو بابەتانەوە بێت، لە ڕێگەی پۆستەرێکەوە بێت، لە ڕێگەی خواردنێکەوە بێت، ئەوەیە کە وەکوتو ئاماژەت بکرم مانگی بەرەنگاربوونەوەی بڵین نەخۆشی شێرپەنجەی مەم کە بە تایبەت وە لۆگۆکەش پەمەیە زۆر جارێ لەوانەیە لە شوێنە گشتیەکانەوە ئەمە ببینین بە شتێکی ئاسایی، بەڵام هەندێک جارێ پامێکی گەورەی لە پشتەوەیە. خوي طبعا نوع تشالاكيانا زور ضرورة من دائما ألم يك طرف كافينية مسؤوليتي سي طرفك بجدي إشي لسركا يا كم وزارتي تندرستيا كبه برنامج بروجرامي هبه بوي أم توعية هوشيارية بلاو كاتو هلا مكتبة كانوانه صالانة بروجرام دابنيت بو قوي معلومات بيريت بخلقي بو موظفين بو ما مستعان أما لسر مستواي حكومة دوهم راجعنا كان التلفزيون براديو هرش شونك بك مفروزة فقري كي شاكي برنامج كان يعني ترخان كان بو موضوعه بشي سهم رخراوة كان يج بيت بشي خوان چالاکیان هبت لهموچی نو کۆمەڵەکانە ئێمە ڕۆڵی وەزارەتی پەروەردەشمان بیر نەچێت کە زۆر ئەساسە ئەوانیش بەشدار بن چکۆم زۆر مهمە ئێمە ئەو ترسی کە لە ناو خەڵکایە کە ئێمە زۆر جار خەڵک ناتوانێت ناویشی بەرێت ئەمە نەلی ئەترسێ بیڕەوێنینەوانێ چکەم تۆ کە ڕێگایەک خۆی تاریک بێت خۆت سڵ ئەەکەیتەوە کە بە تەنیا پیا بڕێ بەڵام بسکە هەمووی گوڵۆب بێت و ڕۆناک بێت و ئاوەدان بێ ترس و بەبێ موشکیلە پیاتی ئاڵڕیت. اینجا با کەمێک لەسەر شێرپەنجەی مەمەک پرسیار بکەم دکتۆرە، هەمیشە زۆر جارێمە بۆ نەخۆشیەکان باس لە نیشانەکانەکەین و هەندێک جاریشەیە بەداخەوە بەتایبەت شێرپەنجەی مەمەک نیشانەکان زۆر درەنگ با بڵێن ئێمە هەستیان پێەکەین و دەرئەکەون. اینجا پێم خۆشە بزانم کە ئایا چەندها بڵێن پشکنینی پێشوەختە هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە زووتر فرێ ئەم نەخۆشیە بکەوین یاخۆ زۆر جار هەیە کە ئێمە پشکنینەکەکەین نەخۆشیەکەمان توش بۆ و ئیتر پێویستە کات کە بچینە ژێر چارەسەرەوە. خوی هەدەف لە پشکنینی پێشوەختە ئەوە نییە کە منعی ئێمە بکە لە نەخۆشیەکە بە دوور بین بەعکسەوە وی ئەگەر ئێمە خوا نەخواستە توش بوو بین لە مەرحەلێکی ئەهۆڵا پێی بزانین چکەم زۆر جار کاتێ طبعا گرێت چۆنە لە خانێکی پچکۆلەوە دەستپێکە کە ممکن نییە بەدەست بە فەحس کەسەکە هەستی پێ بکە بەڵام لەناو ئەشیعەکان ممکنە دەرکەوێت لە مەرحەلێکی ئەهۆڵ بەڵام ئەگەر وازی لێبێن و ئیهمالی کات خۆی بەدەست هەستی پێ بکە ئەوە ممکنە مەرحەلەکەی زۆر لەوە پێشکەوتوتر بیعنی هەر ئەوە نییە کە خۆی بەدەستی لە مەمکە هەستی پێکە لەوانەیە لە شوێنی تری جەستەشیا هەبێ بۆیە ئەتوانە بڵێم تاکە ڕێگا بۆ ئەوەی نەخۆشیەکی پێتیا پەڕێنیت و لی چاک بیتەوان و بگەڕێتە باری گوزەرانی خۆت پشکنینی پێشوەختەیە. زۆر باشەکەوەیە باس لە بابەتێکی زۆر باش کرد. با بپرسم بۆ پشکنینی پێشوەختە ئایا چتەمەنێک گونجاوە بۆ ئەوەی کە ئێمە ئیتر پشکنینی پێشوەختەی تیا بکەین؟ ئایا زۆر جار هەیەڵێن سەروسی و زۆر جار هەیە بەڵام هەندێک کاتی تر هەیە بەڕاستی ئێستا نەخۆشیەکە بەداخەواڵم کە ئەوەنە بەربڵاوە لە جیهانە خەڵک ترسێکی زۆری لێ نیشتووە جا بە بزانین ئێمە پشکینەکە لە چتەمەنێک بکەین و چتەمەنێکیش گونجاوە بۆ ئەوە. یەکەم جار باسی خەڵکی ئەتیادی یەکەم ئاسایی کە مەفروزە هەموو ئافرێت لە تەمەنی 18 ساڵیەوانێ بەشداری ئەو پرۆگرامانە بکە کە وەزارەتی تەندروستی ئەخا کە دەستگا و ڕاگەیانەکانە ڕێکی ئەخەن کە یاخود ئەم جۆرە پرۆگرامانەیە کە باز لە شێرپەنجەی مەمکەکە باز لە هۆکارەکانیەکە باز لە نیشانەکانەکە بۆ ئەوەی هۆشیاری ئەوەی هەبێت کە هەر تغیرێک لە مەمکەکەیە
ڕوو ببە ئەو وەکو زەنگێکی ئاگادارکردنەوە وابێ بووی بزانێ ئەم مشکلەیەکی جددیە. لە 18 ساڵی و هەتاکو 25 ساڵی بز مجرد گوێگرتنە و فامکردنەوەی و هەڵمژینی مۆزوعەکەیە تا ئەگاتە 25 ساڵی لە 25 ساڵیوە تاکو 39 ساڵی ئێمە فێریان ئەکەین خۆیان چۆن پشکنین بۆ خۆیان بکەن. ئەوش چەند ڕێگایەکی تایبەتی خۆی هەیە کە مەفروزە کەسەکە مانانە خۆی بۆ خۆی بکە و مەفروزە 3 ساڵ جارێکیش پزیشک پشکنینەکەی بۆ بکە هەتاکو ئەگاتە تەمەنی 39 ساڵ بۆ 40 ساڵ. لەو تەمەنە ئێمە دەستەکەین بە گرتنی ئەشیعە ئەشیعەیە کە مەمۆگرافی پێوترەوە بزانم ناسراوە لای هەموو کەسێک کە بێ ساڵی جارێک ئەو ئەشیعەیە بگرێ. ئەمە کەسانی ئاسایی بەڵام بەس هەنێک کەسمان هەیە کە احتیمالی توشبوونیان بە شێرپەنجەی مەمەک زیاترێکە لە کەسانی ئاسایی. کێن ئەوانە؟ ئەوانەی کە لە عیلەکانە شێرپەنجیان هەیە بە ویراسی هەیەە ئەمانە تۆزێک ترسەکەمان زیاترێکە یاخود هەنێ ئافرەت هەیە لە تەمەنێکی مناڵیە بۆی هەر نەخۆشیەکەەوە بێ چارەسەری بە تیشک وەرگرتووە یاخود ئەوەی کە پێی ئەڵین زەڕە بۆ منتیقی سنی و سیەکانی. ئەمە احتیمالی ئەو هەیە لە مستەقبە لە دوای 10 ساڵ دوای 15 ساڵ شێرپەنجی مەمکی بۆ دروستکە بۆیە ئەم فئێژ ئەم جەماعەتش ئەبێ لە تەمەنێکی مناڵترێکەوانێ پشکنین بۆ خۆیان بکەن. زۆر جار هەیە ئەڵێن هەندێک بابەتی تر بۆ نمونە زیادی کێش بە تایبەتی لای خانمان بڵین خواردنەوە کحولیەکان جگەرە کێشان هەندێک جار هەیە با بڵین ئەو بابەتانەی کە پەیوەستن بەمەوە کە ئەویش وەرزش نەکردنە کە زۆر جەختی لێکرێتەوە. دکتۆرە ئەمانە هۆکارن یاخود بڵم هۆکارێکی ڕاستەوە خۆن بۆ توشبوونی خانمان یاخود ژنان بە نەخۆشی شێرپەنجە یاخود ئەمە بابەتێکە کۆمەڵک زانیاری دروستمان بێتێ لەسەری ئەوەش. طبعا تاکو ئێستا هۆکارێک نییە بڵێ لە سایاسە ئەمە موسەبیبە بۆ توشبوون بە شێرپەنجە بەڵام بەس هۆکارەکان تەراکومین یعنی چی؟ ئەگەر هاتو یەک هۆکاری هەبێت احتیمالێکی هەیە بۆی توشی شێرپەنجە بێ ئەگەر دوانی هەبێ احتیمالەکە زیاترێکە سیانی هەبێ زۆر زیاترێکە. هۆکارەکانیش چین بە شکڵێکی عام وەکو خۆت باس کرد مادە کحولیەکانە جگەرەیە قەڵەویە ئەمانە ژینگەی ناتەندروستە خواردنی ناتەندروستە ئەمانە هۆکارێکن بۆ شێرپەنجە بە شکڵێکی عام زائیدەن شێرپەنجەی مەمکیش. ئێمە هۆرمۆنێکمان هەیە ئیسترۆجینی پێوترێک کە هۆرمۆنێکە زیاتر لە ئافرەتانە هەیە ئەمیش خۆی بۆ خۆی هۆکارێکە بۆ توشبوون بە شێرپەنجەی مەمەک بۆ نمونە لەو خانمانەی کە مناڵیان نییە مناڵیان کەمە یا خوشیری خۆیان نایەن بە مناڵیان ئەمانە احتیمالی توشبوونیان هەیە بە شێرپەنجەی مەمەک. بۆیە ئەم هۆکارانی کە باسیەکەین ئەگەر هەتاکو زۆرترێک هەبێت لە ئافرەتێکە احتیمالی توشبوونی بە شێرپەنجەکە زیاترێکە. ئەو بابەتەش زۆر گرنگ و بەلامەوە کە بۆ ئەو دایکانی کە ئەو ژنانی با بڵین ئەبن بەدایک مە زۆر جەختی لێکرێتەوە تەنان لای پزیشکەکانیشەوە کە پێویستەکات شیری خۆیان بن بە مناڵەکانیان هەرچەنە ئەمە لایەنێکی بۆ مناڵەکە کە چەندێک سوودی هەیە زۆر جار هەیە دایکان بێ ئاگالەوەی کە ئەو شیرپیانە و شیرپیانی بڵین سروشتیا کە چەندێک سوودی بۆ خۆشیان هەیە لە ئایندەیە ئەمە تا چەند زۆر دروستە زۆر دروستە بۆچی ئێمە کە باس من هۆرمۆنی ئیسترۆجینم کرد ئەم هۆرمۆنە زیاتر لە ئافرەتە هەیە ئەو ئافرەتانی کە زیاتر بەرکەوتی ئەم هۆرمۆنە بە درێژایی تەمەنیان احتیمالی توشبوونیان بم جۆرە شێرپەنجە زیاترەکە. کێن ئەو ئافرەتانە؟ ئەو ئافرەتێکە لە تەمەنێکی مناڵتر لە نۆرمەڵ سووری مانانی دەستپێکە و ئافرەتێکیش کە عینەن ئافرەت لە تەمەنێکی گەورەترێکە سوورەکەی ئەوەستێتەوانێ مقارنەی بکەین بە ئافرەتێک لە تەمەنێکی گەورەترێکە سووری دەستپێکە و لە تەمەنێکی گەنجترێکە ئەوەستێتەوە. سێرەکەین ئەوەی یەکەم بەرکەوتیکی زیاتر بۆ هۆرمۆنی ئیسترۆجین بە درێژایی تەمەنی وەک لە جەماعەتی دووهەم ئەمە وای لەکە مەترسی هەبێ بۆ توشبوون بە شێرپەنجە. ئەوانەی کە حمل زۆر ئەکەن مناڵیان زۆرە بیاخود شیری خۆیانیان لە کاتی حملە و لە کاتی شیرپیانە ئەم هۆرمۆنە دا ئەبەزێ بۆ نزمترین
ئاستی بۆیە جسمەکە محمی ئەبێ پارێزراو ئەبێ لە زیانە نەرێنیەکانی ئەم هۆرمۆنە بۆیە زۆر زۆر ضرورە کە ئافرەتان شیری خۆیان بن بە مناڵیان جسم وەکو خۆتیش وتت کە ئەم شیرە پڕە لە مەناعە کە بەرگری جسمی مناڵەکە زیاکە بالفعل ئیسیفادەکەی بۆ هەردووکیانە. اینجا بابەتێک تر لەوانەیە لای زۆری نەمان پرسیار بێت ئایا قەڵەوی کێشی زیادە چ پەیوەندیەکی بە شێرپەنجەی مەمکەوە هەیە ئەمان چۆنە دووە ئەوانەی کە قەڵەون نسبەیەکی زۆر چەوریان هەیە چەوریش خۆی بۆ خۆی وەکو معمەلێک وایە کە مەجموعەیەکی زۆر لە هۆرمۆنات دروست دەکات یەکێک لە هۆرمۆنانە ئیسترۆجینە یعنی یینەوە سەر مشکلەی ڕئیسیەکە ئەم ئیسترۆجینە کە لەو کەسانی قەڵەون نسبەکەی زیاترێکە بۆیە بەرکەوتەیەکی زیاتر ئەبن بۆ هۆرمۆنەکە و مەترسیان بۆ توشبوون بە شێرپەنجە زیاکە زائیدەن لە خۆشی تر چکەم چەوری تەنها ئیسترۆجین دروست ناکە. پرسیاری ترم زۆرە و بێگومان پرسیاری و هەروە هۆشیاری شنێک تەنها پرسیار بەڵکو و هۆشیارکردنەوەی خانمان و ژنانیش ئەوش بابەتێک تری گرنگە بەدەستا پێکە وچانێک وەرەگرین و بەردەوامی لەگەڵتان فەرموو. بەرنامەی سێوی ساوس با سپۆنسەری ئەوینستی 2. جێگەی نیشتەجێبوون هەڵەبژێری گرنگە ئەو خەڵانە بەرچاوگری کە ئەبێتە هۆی ژیانێکی ئاسوودا بۆ خۆت و خێزانەکە بۆیە ئەگەڕی بە دوای دڵگیرترین و ئارامترین پرۆژەدا دوجار بڕیاری یەکەنوێیەکانی پرۆژەی چوارچرای نوێ ئەدەی سوودمەند ئەبی لە تایبەتمەندی وەک پێشەکی کەم و نرخی گونجاو کواڵەتی بە ئەزمموی بەرز خزمەتگوزاری قوتابخانە و دایانگەی حکومی نزیکی لە سنتەری شار سەوزایی زۆر بوونی بژاردەی هەمەچەشن لە ڕۆی یەکە و ڕووبەری جیاجیا بوونی چەند دەواازەیەکی هاتوچۆ و پارێزراوی لە قەرەباڵغی لە هەمان کاتێک لە چوارچرای نوێ نیشتەجێ دەبیت منداڵەکەت بێ بەرامبەر سوودمەند دەبێت لە وەرگرتنی لە خوێندنگەی چوارچرا کە خوێندنگەیەکی نمونەی ئازبەرزە کە لە ئاستی خوێندنگە تایبەتەکاندایە. ئاسیا ئۆیل یەکەم بڕاندی ڕۆنی بەشە جیاوازەکانی ئۆتۆمبیل لە کوردستان و عێراق بە ستافێکی شارەزا و کارە باشترین جۆری ڕۆنی ئۆتۆمبیل بەردەست دەخات کە لە کواڵەتیدا هاوشانی بەرهەمە جیانیەکانە بەکارهێنانی باشترین پێکاتە و ڕەچاوکردنی بڕینی دوورترین مەودا و خاوێن هێشتنەوەی بزوێنەر و پێکاتە جیاوازەکانی ئۆتۆمبیل بنەمای بەرزی کواڵەتی بەرهەمەکانمانە بەهۆی ئەو خواستە زۆرەی لەسەر بەرهەمە جۆرە و جۆرەکانیەتی ڕۆژانە بەتوانایەکی بەرز بەرهەمەکانی ڕەوانەی بازاڕە ناوخۆیی و جیانیەکانەکە خۆی پێکاتەی پارێزبند بۆ بەرەمەکانی بەرهەمەهێنێ و خاوەن گەورەترین کارگەی بەرەمێنانی تانکی و پێداویستی هەمەجۆرەکانی هەڵگرتنی ڕۆنە کە بە نوێترین تەکنەلۆژیای سەردەم لەلایەن ستاف و ئەندازیارانی شارەزاوە دروست دەکرێت. ئاسیا ئۆیل کۆکەرەوەی هێز و دڵنیایی. سۆر دەنگی پاکردنەوە وەڵام منیش هەڵسام لە خەودان شۆردوو ژری جوانم لەبەر بۆمان باسکە خەونەکەی تۆ چییە؟ خەونەکەمەوەیە ببم بە جوتیارێکی سەرکەوتو ئەی کاکە ئەگەر هینە نەمامەکە و خۆری بەرنەکەوێتی لێ
سلااوتان لێبێ من ناو ماڤان کەمالە چیرۆکەکە بە و نەوە دەستپێکات ئەکرێتەوە حەزی لە وێنەکێشان بێ لە مناڵیا بەڵام لە گەنجی تا لە زانکۆیان متەئسیر بی بە ئەکتەر بۆیە متمانە بە خۆبوون من پێتەڵێم لە زانینەوەیە لە بەدواداچوونەوەیە لە ئەزمونەوەیە کە کامێرەیەک بەدەستەوەیە لەوەتەی هەیە بەدەست پیاوەوە ئۆفیس و هیچ شوێنێکی گشتیم نییە بۆ کارکردن ڕۆژانە کارەکانی خۆم لەم شوێنەیە لە ماڵەوەکەم. بەرنامەی سێوی ساوس با سپۆنسەری ئەوینستی 2. ئەزیزانی ئەمە دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵ دکتۆر سارا هاتوینەتە لای شێوالی خواردنەکانیشی چاو بووە ماشەڵا زۆر بەدەست و برد بوو دکتۆروانە بوو زۆر جوانیشە شێرگیان ئەگەر باسێکی خواردنەکانمان بۆ بکەیتەوە بەرلەوەی کۆمەڵ ئاماژەمان پێەیە خواردنەکان ئێمە ستێکی گۆشتمان بۆ ئەمڕۆ ئامادە کرد ستێکی گۆشتەکە ئێمە لە پلێکی گەرمی خوارد 240 پلە ئامادەمان کرد بۆ ئەوەی ئەو کارسینۆجینە لە گۆشتا دروست ئەبێ هەو مادەیە هەر پێکاتێک کە گۆشتی تیابێت هەیە دروستە بێ لە کاتی کوڵانە بۆ ئێمەش لە پلێکی گەرمی نزما دروستم کرد بە هێواشی بۆی ئەو مادەیە دروست نەبێ چکە کە لەگەڵ ڕۆنا کارلێکی کرد دروستە بێت زەڵاتەکەش کە هەمانە زەڵاتەی گوێزە هەر تەماتۆ خیار و پیاز و لیمۆم بەکارهێنا و گوێزەکەش بە هەماشەوە بەڵام گوێزەکە پێشووتر یعنی تۆ لە ئاوادای بنی نەرمترە بێت بۆ کاتی خواردن خۆشترە بێت مەحەلەبێکەش کە هەڵمان بژات بۆ ئەمڕۆ هەڵمانداوە زیاتر ئەنتی ئۆکسیدایتەکان بێ لەوانش چەرەساتمان هەڵبژاردو و دانەوێڵش شعریەمان بەکارهێنا بەبێ شەکر و بەبێ سویتنەر و سۆسێکی خۆشی قارچکیشمان ئامادە کردووە لەگەڵ ستێکەکەیە تامێکی زۆ خۆشیە دەستخۆش پێم خۆشە تاقیکەنەوە بێگومان تاقیکەینەوە کەمێکتر بەڵام ئێستا پێم خۆشە با قسەی لەسەرکەین زیاتر وەکو پزیشکەکان بۆ بڵین خانمان و ژنان باس بکەم تەوەرەکەش ئەمڕۆ تایبەتە بۆ بابەتە ئەگەر کەسێک بڵین تەمەنی گەنجە و شەڵا هەموو لایەکیش تەندروست بن کام لەو خواردنانە زۆر باشە لە ژەمە خواردنەکانی ئێمە هەبێت بۆ ئەوەی کە ژنان بە تایبەت بە دوور بن لە نەخۆشی شێرپەنجە خواردن هۆکارە طبعاً خواردن هۆکارە خواردنی تەندروست یان ناتەندروستێکێکە لە هۆکارەکانە بۆ توشبوون بە شێرپەنجە بە شێوەیەکی گشتی بەڵامز بە تایبەتی شێرپەنجەی هەر سوجگەر لە سوورێنچکۆ بۆ مەعیدە و بۆ کۆڵۆن زۆر ضرورە ئێمە ئەو قاپی لە بردەممانە ڕۆژانە زیاد لە نیوەی سەوزەوات بێت زیاد لە نیوەی سەوزەوات بێت و خواردنەکانی تریشە تاکو بتوانین تۆزە کەمتری کەیناوانە و برنجە گۆشتی سوورە ئەمانە نسبەکەی کەمتر کەیناوانێ منزەری جوانی خواردن زۆر مهمە سفرە چکۆم مهمە ئێمێکم جار چاومان تێرکەین چکۆم چاومان برسی ترێکە وەک لە مەعیدەمان زوو تێرە بێ بەس ئێمە کە چاومان تێر کرد تۆزێک بە ئاسانی مەعیدەش تێر ئەبێت شێف دەستەکانی خۆش بێت بڵین 3 جۆر خواردنی ئەمڕۆ دروست کردووە من دائما لەم سەڵاتە بابەتێکی گرنگە بۆ سەرسفرە زۆر جار هەیە لەنوانیە بەڵام هەندێک جارم بەڕاستی ئەو خواردن و پێکاتانی کە لە زەڵاتەیە هەیە تەواوی پزیشکەکانی دنیا بزانام لەسەری کۆکن کە بابەتی تەندروستن و زوو هەرسە بن و زۆر گرنگیشن بۆ جەستەی ڕاستە ئێمە زەڵاتە
غەڵەت ئەیخۆین عادەتەن نانەکە ئەخۆین و دوای ناخواردن زەڵاتەکەش ئەخۆین بەس خۆی مەفروض یەکەم جار زەڵاتەکە بخورێت چکۆم بەشێکی چاکی معیدەمان ئەگرێت و خواردنە ڕئیسەکەی تر کەمتر ئەخۆین جێ بۆ نامێنێتوانێت ئەو زەختەش دروست نابێتەوە هەزمکردنی زۆر ئاسانە و کەسەکەش دائیمە هەست بە سووکی جسمیەکە. اینجا باس لە یەکێک پێکاتەکان بکەین ئەمڕۆ شێبووتی من کۆمەڵی سێرکی زۆرم کردووە خواردنەکانی لەسەر ئەو سێرچانە هەڵبژارد بوو بۆ ئەو کەسانی کە بە بڵێ نەخۆشی شێرپەنجیان هەیە. اینجا پێمان بڵێت ئایا ئەم خواردنانە هەمووی وایە بەو شێوەیە بەو سێرچەیە کە شێف عەلی کردوێتی یاخود هەندێک لە خواردنەکان پێویستە کەم بن یاخود زیای بکەین چۆنە؟ خۆی هیچ خواردنێک نییە کە بڵێ ئەمە موسەبیبە بۆ شێرپەنجە و هیچ خواردنێکی ژنیە بڵێ ئەمە وەکو عیلاجە بۆ شێرپەنجە بەس ئەوەی کە زۆر زەڕور ئێمە سەوزە و میوە زیاد بکەین کە لەبەر ئەوەی ئەنتی ئۆکسیدەنتی زۆرتیە ئەنتی ئۆکسیدەنت ئەو مادانەیە کە کارسینۆجین ئەسووتێنێ یاخود موسەبیبی شێرپەنجە لە ناو ئەبە جسمەکە بە مەحمی هێڵێتەوانێ بەڵام بەس ئێمە ئەبێک تەوازونێک بکەین لە خواردنمانە هیچ خواردنێک وەکوتم ژەهر نییە بەڵام بەس ئێمە بە شەرتێک بزانین ئەگەر تعبیرەکەشیاوە بێ بە ئوسوڵ بیخۆین بە سلوکەت نان بخۆین بۆ نمونە بڵاو ئەبێتەوانێ کە گێزەر زۆر باشە بۆ شێرپەنجە ناوکی قەیسی کە لەم فترەیە زۆر بڵاو بۆوانێ ئیتر تەرکی هەموو خواردنێک ئەکرێت و دەست ئەکەین بە خواردنی ناوکی قەیسی یان بۆ نمونە ئەڵێ سێ و زۆر باشە ئیتر هەمووی واز لە هەموو جۆرەکانی تری خواردن هێنین لە ڕۆژێکە 4-5 سێ و ئەخۆین ئەمە غەڵەتە ینی مەفروضە ئێمە هەموو جۆرەکانی خواردن بە شکڵێکی ڕێک لە ڕۆژانەمان یاخود لە بەرنامی خواردنی هەفتانەمانە داغڵی ناو خواردنەکانی بکەین. باشە زۆر جارێ ئێمە کە باسی سەوزاکەین لەوانەیە بڵێن ئەو سەوزەی کە ڕۆژانە ئەیکڕین کەوەرە و کەرەوزە و تەڕەتیزێ و تر ماشەڵات زۆرە جەرگیرە و کۆمەڵێک بابەتی زۆرن ئایا تەنها ئەم سەوزانە ئێمە مەبەستمانە یاخود پزیشکەکان باس لە کۆمەڵێک سەوزەی تری شەکەن کە ئێمە خۆی کە ئەڵێن سەوزە بالفعل ئێمە بەس ئەوەی کەڕەنی سەوزە بە سەوزەیتی ئەگەین ئیگنابوون منە تەماتەش ئەچێتە ناو عیلەی سەوزەوانێ کە لەرم و کاهوو ئەمانە شەموویەتە ناو عیلەی کولەکە ئەچێتە ناو عیلەی سەوزەوانێ پیاز و سیریش هەر یەنە ناو عیلەی سەوزەوان لەبەر ئەوە شەرنی ئەوەی کە بزڕەنی سەوز بوو بۆ خەیاری شەر ڕەنی سەوزە بەڵام بە سەوزە ناوی نابین هەنجار بە میوە ناوی ئەبین بەڵام بەس هەموویەتە ناو عیلەی سەوزەواتەوانە. زۆر باشە شێف لە کاتی ئامادەکردنی خواردنە تا چەند گرنگە شێفەکان ڕەچاوی ئەم بابەتانە بکەن بۆ نمونە کەسێکیت دکتۆر زۆر جار هەیە باسیشی ناکەن بۆ نمونە شتە ڕێستۆرانتێکەوە کەسەکە بەداخەواڵم هەموو جارێک شەڵەمەوە یاخوا هەموو لایەک سەلامەت و تەندروست باش بن لەوانەیە شێرپەنجەی هەبێت بەڵام لەوانەیە خواردنێک بخوات زیانی پێ بگەێنێت تا چەند گرنگ ئەم ڕێنمایانە و ئەم بە بڵین زانیاریە تەندروستیانش لای شێفەکان هەبێ. وەکو ڕێی من زۆر گرنگانی شێف گرنگێکی زۆر بۆ تەندروستی ینی تۆ کە کەسێکێت بۆ لای تۆ خواردنێک ئەخوا ینی خۆشە لێ بپرسی ئایا هیچ نەخۆشیەکەت نییە یاخود کێشت لەگەڵ هیچ خواردنەکانیە یاخود گلوتینت بە هیچ خواردنێک نییە خۆش ئەو کەسێک کە هێت بۆ لای تۆ تۆمانی لێ ئەپرسی خۆشترە تۆ کە شتێکی بۆ دروستەکەی تەندروستتر بۆی ئامادە ئەەکەی بەڵام بەداخەوە لە لای ئێمە شتە بوونی نیانی ئەیشتە هەر مەقامێکەوە ناڵم بەعام بەڵام زۆر بەیان ینی پیس و پۆخڵێکی زۆر لە پێشکەشکردنی خواردن و لە دروستکردنەکەشیا هەیە. یەک نقطە ئەگەر ئیزافی بکەم کە بۆ شێفەکان زۆر مهمە لە کاتی سێڤیسی خواردن خاستن لە مەتاعیمەکانە یان کە خۆمان ئەچین بۆ میوانناری بۆ ماڵێک ئەو خواردنانی کە مشتەرەکە لەسەر سفرەکە هاو بەشە زۆر زەڕورە هەر یەکە و کۆچکێکی تایبەتی خۆی تیابێ ئەو کۆچی کە من بۆ دەمی خۆم بەکاری هێنم نیکەمە ناو طبقە خواردنە ڕئیسیەکە و بۆچی پیسترین شوێن لە جسمی ئینسانە ناودەمە کە مۆڵگەیە کە بۆ دەیان و بۆ سەدان جۆر لە بەکتریا و لە ڤایرۆسە لیکی ناودەم باشترین ئەنتیبایۆتیکە کە دائیمە ناودەم ئەشوات و تعقیمیەکە بەڵام بەس لە هەنێک کەسە ئەم لیکە ناتوانێت ئەم ئیشی خۆی بەجێ بگێنێ بۆ نمونە هەنێک کەس توشبووی جۆرێکن لەو نەخۆشانی کە مەناعی جسمیان نزمە یاخود هەنێک کەسێک کە ئیحتیمال بە پاک و تەمیزی ناودەمی نایە کاتێک کە من ئەم کەوچکە ئەەکەم بە دەما و ئەیکەمەوە ناو زەڵاتەکە و تۆشلی خۆی ممکنە لای مناوانێ ئەو بەکتریا و ڤایرۆسی کە هەمە بۆ تۆشی بگێنم و هەنێ بەحث لەم ئاخیرەش دەرچوو کە ئەڵێ
ڤایرۆسی کۆڕۆناش بۆی هەیە لە ڕێگەی لیکەوانێ بگوازرێتەوە لەبەر ئەو زۆر مهمە ڕەچاوی ئەو نقطەیە بکەین بۆ ئەو نقطەیە ئەمە توانین فۆکسێک شخێنە سەر جۆری ئەو خوێ کە تۆ بەکاری ئێنی بۆ خواردنەکەت ئێستا وەکو ڕێی خۆم باشترینیان خوێ هیمالایە کە سوودێکی زۆری هەیە لەوانەش بۆ هەوکردنەکان و بۆ ناوبوونی ناخۆشی ناودەم و بۆ سپیکردنەوەی دان تۆ توانی لەو حاڵەتەیە خوێ هیمالایە لە سەررجەم خواردنەکان تا بەکاری بهێنست زۆر باشە اینجا دکتۆرەگیان ئەم کامێرایان ڕووی لە تۆیە دیارە زۆرێک لە خانمان ئێستا لەوانەیە توشبووی نەخۆشی شێرپەنجە بن پێم خۆشە کە لێرەوە کۆمەڵێک بە بڵین وشە تۆ زۆر جار هەیە لایانی دەرونی گرنگترین خۆی نەک بڵێم زۆر جارێ خۆی لایانی دەرونی گرنگترین بابەتە بۆ کەسانی توشبووی نەخۆشی شێرپەنجە کە لایانی دەرونیان باش بێت لەوانەیە زووتر یاخود باشتر یاخود ئازاتر زاڵ ببن بەسەر ئەم نەخۆشیەیە و بتوانن زۆر جار هەیە تێشی پەڕێنن تۆ لێرەوە چی بە خانمانەڵێ طبعاً پیان ئەڵێم نەترسن شێرپەنجە واتای مردن نییە ئەزانین هەستان پێئەکەین کە بە گوێبیستان بۆ ئەم کەلیمەیە دنیاتان حیاتان ژێرا و ژوور ئەبێ بەڵام بەس ئەوە دوورە لە ڕاستیەوانە ڕاستە فترەیەکی تەمەندان ئەو فترەیە فترەیەکی ناخۆشە قورسە زەحمەتە بەڵام بەس تێ ئەپەڕێ من دائیمە پیانەڵم وەکو خەوێکی ناخۆش وایە لە خەو هەڵ ئەسیت هەر بیرت لای ئەمێنێتانێ و حیات ئەگەڕێتەوە باری ئاسایی خۆت چەندێک عیلاجەکەت لای ئێمە دوو ئەوەنە عیلاجەکە لای خۆتە چەندێک ئازابی چەندێک معنویاتە بەرز بێت چەندێک ئیرادە و بەقوت بێت دوو ئەوەنە بەسەر نەخۆشیەکە زاڵەبی ئێمە ئەیبینین چونکەم ڕۆژانە ئەو نەخۆشانەی کە زەعیفن کە معنویاتیان نزمە بە بیستنی کەلیمەکە حیاتیان وەستا ژیان ئەوەسلە ئەم جەماعەت ئێمە ئەیبینین کە تحملی عیلاج ناکەن لەگەڵمانە و ناشتوانن بەسەر نەخۆشیەکە زاڵ ببن و زوژ نەخۆشیەکە لە جسمیانە تەشەنە ئەکات و بڵاو ئەبێتوانێ بەڵام بەسەرێک کەسمان هەیە بە پێکەنینەوەیەتە ژوورەوە بە پێکەنینێش ئەچێتە دەرەوانێ ئەم کەسانە ئێمە هەستی پێ ئەیبینین توێن بڵین زۆر بیرکردنەوەی با بڵین خراپ لە نەخۆشیەکە نەخۆشیەکە خراپتر ئەکات بەشی کەسەکە طبعاً تۆ بەچی ئیرادت بەقوتە بێ بەوەی کە بیری لێ نەکەیتەوانێ بۆی بە ئوسلوبێک بیری لێکیتەوە کە ئەمە نقطەیەکە لە حیاتە هەمووی معنای ئەم نەخۆشیە نییە پێی مردن نییە شر نییە پێی بمری ئێمە چەنەها نەخۆشمانەیە کە ڕۆژانە یان بۆ لامان و چاکیش ئەبنەوە تێشی ئەپەڕێنن لەبەرەوە زۆر ضرورە عیلاج لەسەر ئێمە معنویات و ئازایەتی و ئیرادەش لەسەر خۆیان دیارە هەنگاوەکانی چارەسەریش کۆمەڵێکن هەندێک جار هەیە نەشتەرگەری هەندێک جار هەیە بە بڵین بە دەرمانە هەندێک جار هەیە لانی بە بڵین وەرگرتنی کیمیاییە لایەنە دەرونیەکەشەوە بێگومان لە بیر ناکەین ئەمانە چۆنن دکتۆرەکە کۆمەڵێک زانیاریش بین طبعاً اعتماد دەکات سەر ئەو مەرحەلەی کە نەخۆشیێکی تیا تەشخیص دەکرێت هەتاکو لە مەرحەلەیەکی ئەهۆڵا بێ عیلاجەکانمان ئاسانترێکە یاخود دەتوانم بڵێم بۆ فترەیەکی مەحدودە بەڵام بەس کاتێک لە مەرحەلەیەکی متەقەدیمایە کە نەخۆشیەکە بڵاو ئەبێتەوانێ عەدەدی عیلاجەکان زۆرترێکە و مەدە حیاتیش ئەبێ بەکاری بێنێ بۆیە ئێمە زۆر جەخت ئەخەینەوە لەسەر پشکنینی پێشوەختە ئەگەر خوا نەخواستە توش بوویت ئەو لە مەرحەلێکی ئەهۆڵا پێی ئەزانی فترێکی کەمی حیاتە چەند مانێک وەکو خەوە ناخۆشەکە وایە ئەیبینیت عیلاج وەرەگریت و چاکە بیتەوە لێ بەس ئەگەر خوا نەخواستە توش بوویت پشکنین بۆ خۆت نەکەیت خۆ نەخۆشە لە مەرحەلێک لە مەرحەلەکانە هەر خۆی پیشانەیە هەر خۆی دەرئەخە بەڵام بزلاوانی لە کاتێکا بێت کە کار ڕێکار ترازا و خۆنەخۆشەکە بە هەموو گیانە بڵاو بۆتەوانێ و ئەمەلی عیلاج و چارەسەرمان کەمترێکە ئەو کاتە بێ مەدە حیاتی عیلاج بەکاربێنێت کاتان لێکین کە پشکنینی پێشوەختە بە ئەنجام بگەنن بۆ سەلامەتی خۆتان ئێساش پێم خۆشە دکتۆرەگیان تامی خواردنەکانی شێف بکەین بزانین چۆنە لە زەڵاتەکەەوە دەست پێ بکە دکتۆرگیان دەستخۆش ئێوەش خۆشە باشە منیش خۆم بۆ نەکاتەوە بەسەر بۆم ناخرێت لە ماڵیشەوە هەر ئەو کێشەیە هەیە دکتۆرۆنیا کە خواردن دروستەکەی تداوە خۆتەڵی حەزم تێر ئەبین چۆنە دکتۆرە زەڵاتە بە هەموو نوعی خۆشە بە هەموو نوعێک خۆشە لەبەر ئەوە ئەوان قسەی لەسەر ناکەین ستێکەکەش تاقیکەرەوە دکتۆرەگیان
ستێکەکە من پرتەقاڵم لەگەڵیا بەکارهێناوە ئەمە یەکەم جارە من بەعری تامی پرتەقاڵ زۆر دووباری خۆش کەرەوە. دەکات. یاڵاتەی جا ستێک خۆی هەر بابەتی گۆشت بۆ ئەگەر بۆ ستێک ویست ئامادەکەی نابێت ئەو گۆشتە بچێتە فلێزەرەوە فرێش بێ نابێت جگەلەوەی کە بە فرێشی ئەیکڕی نابێت بچێتە دۆخی بەستنەوە و دووبارە بەکاری بێنی تۆگینا ستێکەکەت خۆش دەرناچێت بێ ڕاستە خۆ بەکاری زۆر بەرزەتە خۆش بوو لەگەڵ سۆسەکە تاقیکەرەوەی ئەو سۆسی کە بۆمان ئامادە دوو جار بێگومان دەتوانێت دکتۆرگیان فەرموو شێرگیان زۆر ئاساییە ئێمە دواتر تاقیەکەینەوە دکتۆرگیان فەرموو هەر لەگەڵ سۆسەکەش تامی کە بزانە چۆنە بابەتی گۆشت لەگەڵ سۆسا تامێکی تری ڕاستە بێگومان و ستێکیش خۆیەکە لە خواردنە هەرە تایبەتەکان بەڵێ گۆشت خۆشە خۆش بەس بە شرتە زیاڕەوی نەکەین لە خواردنیە بۆ گۆشت ئەو بڕی کە ڕێگە پیراوە ئێمە بیخۆین لە هەفتەیەکە 700 غرامە بە کاڵی بە کوڵاوی تقریبان 600 غرامێک ئەکا ڕۆژانە 100 گرام گۆشت بە کاڵی بەڵێ بە کوڵاویش تقریبان 6 بۆ 7 غرام لە ڕۆژێکە لە بەرەوە مەفروزە لەمە زیاتر نەخۆین دکتۆرۆنی متابعەم کردبێت باشترین و تەندروستیان ئەوەیە کە بە برژاویا بە شێوازی ستێک بیخۆی وەک لەوەی کە بیکوڵێنیت کاوای بێگومان ئەوانم نەبیستۆمە زانیارێکی باش ئەڵێ بەم شێوازە باشترە دەستخۆش چکە لە پلەی گرمێکی نزمایە ئەو مادە کە دروست نابێت کارێک لەگەڵ ڕۆناناکە دەسەکانە خۆش بێت سواز بۆوانە تایبەتە و بۆ هیوایم کە هەمیشە خواردنی تەندروست پێشکەش بە بەدڵنیایی بینەرەکانمان بکەیت دکتۆرگیان سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت بۆ هیوایان کە هەموو لایەک تەندروست باش بن و سوودیشان لە تەواوی زانیاریەکانی بەڕێستان وەرگرت بێ دووبارە بەخێر بن بە یارمەتی هاوکارانم سێوی سەوزێم ئێوارێشمان پێشکەشکردن تا بێگەیشتنەوەیکی تر تەندروست باش بن مەڵتان راوەزان بێ و خۆتان لەگەڵ بێ